بینەرانی عزیزی تلویزیۆنی ڕۆژهەڵات ئەم کاتتان باش. دیداری تایبەتی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز ئەبوبەکر مودەڕسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە دوو تەوەری سەرەکی پێکهاتووە. تەوەری یەکەمیان دوایین گۆڕانکاریەکانی عێراق بە تایبەت بە بۆنەی شەڕی داعشەوە و تەغیری استراتێژی یان تەغیری جەهەتی شەڕی داعش لە بەرەو بەغدا چوونەوە بۆ بەرەو کوردستان هاتن، ئەوەی دیکەشیان چۆنیەتی هاوکاری و هاوخەباتی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات و ئەوەی کە لەکوێی ئەم جەبهەیەدا حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەتوانن نەقشیان هەبێەوە بە تایبەت کۆمەڵە. هەر کامێک لەم بابەتانە دەتوانێت کۆمەڵێک پرسیار بە دوای خۆی دابێنێت کە وەکو باسم کرد دوودانە تەوەری ئەم جارە دیداری تایبەتی ئێمە. کاغا ئەبوبەکر بەخێربێن بۆ دیداری تایبەتی ئەم جارەمان سپاس کە هاتن بۆ ستۆدیۆ. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر خۆشحاڵم کە شریکەش لە خزمەتی ئێوە و بینەرانی خۆشەویستدام و سڵاوم هەیە بۆ هەموو ستافی بەرنامەکەتان، مادوو نەبینیان لێ دەکەم و لە ڕێگایەوەشەوە سڵاو دەنێرم بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی ڕۆژهەڵات. سپاسی دووبارە. ئێستا لە پێشێکیدا بۆ بینەرانی عزیزم باس کرد کە باسەکەمان لە دوو تەوەر پێکهاتووەوە. یەکەم تەوەریان پرسیارەکان دەربارەی ئەم گۆڕانکاریانەی ئەخیر لە عێراق دیارە تەسویری دەڕۆژی ڕابردوو ئەو تەسویرێکی من لە عێراق هەمانە و یا بوومانە لەگەڵ تەسویری ئێستا تەفاوتی هەیە. ئێوە گۆڕانکاریەکان لە چیدا دەبینن؟ خوێندنەوەتان بۆ گۆڕانکاریەکان چییە؟ گۆڕانکاریەکە تا حدودێک ئاشکرایە. تا چەند ڕۆژ لەوە پێش کە داعش هێرشێکی بەربڵاوی کرد بۆ سەر ناحیەی شەنگاڵ و دەوەرەی گرتەوە، کوردستان بە تەواوی معنی و بەمانی واقعی کەلیمە لە حاڵەتی شەڕدا نەبوو لەگەڵ داعش. دیارە لە بازێکی شوێنەکانی مەرزی بە تایبەتی لە دەوروبەری کەرکووک و خودی دەوروبەری شنگاڵی زارزار تێکەڵچوون بوو، شەڕی دوورەتەقە بوو، بە ئستثنای جەلەولا کە شەڕێک بوو بۆ کۆنتترۆلی تەواوی شارەکە و بە تایبەتی کۆنتترۆلی بەشی عەرەبنشینی شارەکە بنی تەزنیت، هێشتاکان ناتوانین بڵێن بە تەواوی مانا کوردستان واردی شەڕ ببوو، شەڕێکی تەواو عەیار. بوو بەڵێ تا ئەو وەختەش سیاسەتی سەرکردایەتی کوردستانەوە بوو کە بەرگری بکە لە خاچی کوردستان و خۆی بەرەو پیر و بە پێشوازی شەڕی داعش نەچێ، مەگەر لە حاڵەتێکی کە خاچی کوردستان و خاچی هەرێم و دەستکەوتەکانی بخەوێتە بەر بەترسی و هەڕەشەی داعش. ئەوە ڕوویدا، معاملی ڕوویدا و داعش بەگرتنەوەی ئەو منتەقەیە کە لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدا بوو منتقەی شەنگال و هاتنە پێشی تەنانەت کۆنتترۆلکردنی بەشێک لە مەخمور و ئەو منتەقە و نزیک بوونەوەی لە هەولێر بە تەواوی هەرێمی کوردستانی خستنی و حاڵەتی شەڕ ئێمە دەتوانین بڵێن ئێستێکانە نەتەوەیەکی لە حاڵی شەڕداین بەگشتی کورد. بەگشتی کورد دوای کۆڕەوەکە و دوای شەڕی خەلیج و بە دوایدا ڕوحانی سەدام حوسێن لەو وەختەوە تا ئێستاکانە واردی شەڕ نەبووە، توانی بۆ ماوەیەک لە سڵح و لە ئاشتیدا بژی و تەجروبە و ئەزمموی ئەو دەورانی کە لە ئاشتیجا تەجروبە ئەزممونێکی زۆر زۆر گرانبەها بوو، توانی شکوفایەک بدا بە ئیقتصاد و ئابووری خۆی، نەزمێک بدا بە ئیدارەی وڵاتەکەی، وردەوردە لە دوو ئیدارەوە بەرەو ئیدارەیەک بڕات، بە تەدریج بتوانێ سەر و سامانێک بدا بە وەزعی ئیدارەی قەزایی، ئیداری، پرۆژەکانی اقتصادی و تەنانەت تحکیمی پەیوەندی و ڕابطەی خۆی لەباری دیپلۆماتی لە دنیا و بە بڕوای من تەجروبە و ئەزممونێکی زۆر زۆر مثبت بوو. کورد نێوبانجێکی باشی دەرکرد وەک نەتەوەیەکی سڵح دۆست، ئاشتی دۆست، وەک نەتەوەیەکی کە ئاستی تەحملی بۆ غەیری خۆی هەیە، لە ئاشتیدا دەژی لەگەڵ ئاینەکانی دیکە، لەگەڵ نەتەوەکانی دیکە. ئێمە لەو ماوەیەدا
من وەبیرم نایە تێکەڵچوونێک ئاژاوەیەک بینی کورد و عەرەب بێ مەسەن لە شوێنێک بینی کورد و تورکمان بێت ئاژاوەیەک بکەوێتە بینی مەسەلەن ئاینە جۆر وا جۆرەکان کورد هەم شیعی تێدایە ئەم سونی تێدایە کولەن بە بڕوای من لەو دەریا تۆفانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەس دەگەڵ کەس ناژی هەموو کەس دەگەڵ هەموو کەس شەڕێتی هیچ کەس ئەویدی کە تەحەمل ناکا کورد و ئەزمموی کورد نمونە و وێنەیەکی لە ئاشتی تەحەمل و مدارا پێشکەش کرد ئەوە دەستکەوتێکی دەزانین چۆنە کاگاوات من زۆر جاران بیری لێ دەکەمەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ کورد بەڵام باوەڕ کە فقەت بە کوردیش مەحدود نابێتەوە ئەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو نەتەوەکانی ڕۆژهەڵات ئەو دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو تاکێکی عەرەب تورکمان یا لە هەر ئاینێکی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنانەت حتا لە ئێران من لە ئێران زۆر هۆگریم بیستوە لەنێو خەڵکی ئازادی خۆز بۆ کوردستان لەوە فرێندا کە عاشقی ئازادێ بە معنای واقعی دموکراتە ئازادی خوازە و ئازادی خوازی و دیموکراسیەکە دیموکرات خوازیەکەشی لە سەروی ئینتمای ئاینی و فێرقی و سێکتەریزمەکەیدایە بەڕاستی ئەوە دەبێ ئەو دەستکەوتەوە دەستکەوت خۆی بزانێ و نیگەرانی تێکچوونی ئەوە و نیگەرانی ئەو هەڕەشەیە بێ کە لە سەرێتی ئەو ئاڵوگۆرەی جەنابتان پرسیارتان کردەوە تا ئێستاش بڕێک دوور و درێژ بوو دەزانم جوابەکە ئەوەیە ئێستێکانە کورد لە بەرامبەر تاقیکردنەوەیکی دیکەدایە من ئومێدوارم کە ئەمە تاقیکردنەوەی ئاخر بێ و کورد سەرکەوتوو لەو تاقیکردنەوە بێتە دەرێ و درێژە بدا و ئیدامە بدا بە ئەوەی کە خزمەتگوزاری ڕەفاه ئەو جوورێک کە لێرە پێ دەڵێن خۆشگوزارانی بۆ خەڵکەکەی و لەو تاقیکردنەوە سەرکەوت و سەربەرز بێتە لەو تاقیکردنەوەی عیبارەتە لە سازماندانی مقاومەتێکی نەتەوەیی بەرگریەکی نەتەوەیی بە هەموو معنە زۆر معلومە و زۆر ئاشکرایە کە کورد لەو تاقیکردنەوەدا دەبێت دۆست پەیدا بکە دەبێت بە حمایەتی وڵاتانی دیکە وڵاتە زلهێزەکان وڵاتانی چکۆلە بە هۆگری و دڵسۆزیان بە هەمووانە ئەهەمیەت بدا و گرنگی بدا و سایفکە دەستە بەریکا زۆریکە بەڵام لە ئەساسدا دەبێت خەڵکەکەی خۆی متەجی بێت سپاس کاک بەکر بووە و تەوزیحانی کە لە تعریفی واقعی پرسی کورددا لە مەنتەقەکەدا باستان کرد بەڵام باسی هۆکارتان نەکرد هۆکارەکان دەبێت چی بێت کە ڕووی تیژی شەڕەکە ڕووی کردە کوردستانەوە و لەو حاڵەتە شەڕە لاوەتیە و دەرگیریە پەراکەندانی سەرسنوورەکان تێپەڕ بوو و بوو بە مەترسیەکی جددی بۆ سەر شارەکانی هەرێم دەبێت هۆکاری چی بێت دێوە لە تاکتیکهای نظامی هێزێکی وەک داعشدا دەبینەوە یان دەنە معادلاتێکی سیاسی لە جێگای خۆی دانەماوە گۆڕاوە هەردووچان داعش گرۆیشی تەرۆریستێ گرۆیشی تەرۆریستێک کە غەیرە ئەز خۆی کەسی دیکەی بۆ تەحەمل ناکرێ ئەو وڵاتە سەرزەمینەی ڕۆژهەڵات بە وڵاتی موسڵمان دەزانێ و لە نێو موسڵمانش بە وڵاتی موسڵمانی سونی دەزانێ و لە نێو وڵاتی سونی ئاینیش بە وڵاتیشی ئەو کەسانە زانێ وەک ئەو بیر دەکەنەوە و پێی وایە خەڵکی دیکە یا دەبێ وەک ئەوان بچن و لە بەیک بڵێن بە ئەوان بە ئیدۆلۆژیەکەیان یا لە ناو بچن کەوا بوو بالقوە لە زاتی خۆیدا هەلاوەڵشەوە معلومە هەموو کەس کوتی ئێمەش کوتومانە بەخۆ لە وتوێژی زووتر هەر چەند مانگ لەوە پێش کە داعش هات هەر ئەوەم باس کردووە کە ڕۆژێک لە ڕۆژان نوکی تفەنجی داعش دەگەڕێتەوە بەرەو کورد جەنابەت بۆ لە مساحبەکە بنابراین هەموو کە چاوەڕانی ئەو ڕۆژەی دەکرد کەوا بوو بەشێک بە خاتری ئیدۆلۆژی داعش ماهیەت و ناوەرۆکی ئەو هێزەیە هێزێکی تەرۆریستی کە بە شێواز و ڕەوشایەکی فەوق العادە غەیرە ئینسانی تعامل دەکات لەگەڵ نەیارانی خۆی لەگەڵ دژمنانی خۆی و لەگەڵ خەڵکی نیشتەجێی ئەو وڵاتانەی کە داگیریان دەکات کە چاوەڕوان دەکرا بەڵام لە هەمان کاتدا ڕەوجێکی تۆش باست کرد هەمزەمان و هاوکات نەکرێت لەباری تاکتیکی نیزامیشەوە لێکی بدەیەوە ئەم خۆم بە پسپۆرێکی ئەو وارە تەبعا نازانم بەڵام ئەوەندەی کە متابعەم کردو سرنجم داوە
هێرشی داعش بۆ سەر شنگال دەتوانێت هەم خزمەت بکە بە ئەو استراتێژیە ئەساسی داعش کە بریتیە لە گرتنی هەموو عێراقی ئەوەڵ سونە و دوێژ خودی بەغدا و ئەوە چۆن شنگال ناحەیەکە کە دەکەوێتە بینی موسڵ کە ئێستاکەنە لە دەستی داعشدایە لەگەڵ بەشی سونەی سووریە و ئەو منتەقەیە ئەو بە قەولی ئینگلیسی وەک ئینکلەیوی پێدەڵن وەک جەزیرەیەکە لە نێو وڵاتانی سونی کە داعش بە وڵاتی خۆی دەزانێ و بوونی کورد لەوێ بوونی هێزی پێشمەرگەلەوە تا حدودێک نا بەش زۆریش مزاحمی خطوتی لۆجستیکی و تەدارکاتی داعش دەبوو بە گرتنی ئەوانە داعش پێ وایە پشتی جەپەی خۆشی و ڕابتەی بینی ئەو منتەقانەکە لە ئاساسدا خیاڵی هەیە بە تەواوی بیان خاتە ژێر سەیتەرە و کۆنتڕۆلی خۆی ئەوانەی تامین کردو بنابراین بە شێوەیەکی مەحدود دەتوانی ئاوا شتەمەشا بکەیت کە ئەوە بۆ تحکیمی ئەو سنگەرانەوە پێش دەرگرتوویەتی بەڵام لە هەمان کاتدا هاتنە پێشی و هەڕەشەیەکی کە کردی بۆ سەر باقی خاچی کوردستان دەتوانێت بەو معناش بێت کە ئەگەر بۆی بکرێ و بزانێ هەزینەیەکی زۆر نادا تەماح و تموحی ئەوەشی بێ کە کوردستانیش بخاتە ژێر سەیتەرەی خۆی یا هەرچەندی کوردستان کە بتوانێت بۆیش ئەوە دەگەڕێنەوە بە سوالەکەی پێش و بۆیش مقاومەت و بەرگریەکی نەتەوەی هەموو بە هەمومانە دەبێت لە مشکی و تەرۆریستانە بێنێتە دەر کە کوردستان لە خومەیەکی ئاوا ڕاحەت و ئاسوودە تێرمی شەڕ لەگەڵ ترۆر هەتا پێش کێشەکانی سووریەش دەستپێکی کێشەکانی ڕاپەڕینی سەرایەتاییەکانی سووریە و دەستپێکی سەرکوت لەلایەن ڕژیمی بەشار ئەسەدەوە هەتا ئەو کاتە تێرمێکی زۆر بەهێز بوو و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لە وڵاتانی ئیسلامی ئەو ناوچەیەدا ئەگەر گروپێکی تێرۆریستی ئیسلامی سەری هەڵدابێت یان فعالیەتی بکردوێت لەلایەن هەڵوێست و هەروەها بەرەنگاربوونەوەی نێونەتەوەییەوە بەرەو ڕوودەبوو پێتاوانیە بەشێک لە باڵاکردنی ئەماخرانی داعش مەربوطە بەوەی کە باسی تێرۆر و شەڕ لەگەڵ تێرۆر بەو قووەتەی جاران باقی نەماوە بەتایبەت لە مەسلەی ئەخیری کوردستانیشدا کە خەریک بوو کارەساتێکی مرۆیی و هەتا ڕادێکی ڕوویدا لە شنگاڵ بێتە ئاراوە چەشنێک بەرخوردی لاواز بەسەرنج بۆ ئەوەی کە چەشنێک بەرخوردی لاواز بەنسبەت تێرۆرە و هەیە ئەوانیش بتوانن هێرشکانیان زیاتر بکەن ئەعمالی خشونەت پڕڵەت و توێژی و خشونەتیان زیاتر بکەن و جۆرێک ئیبایان نەمێنێ لە کاردانەوەیکی نێودەوڵەتی بەڵێ دەتوانێەوە بێ بەتابەتی کە ڕەخنە هەیە لە هەموو لایەکەوە لەسەر سیاسەتی ئۆباما و سیاسەتی ئەمریکا کە زۆرێک سیاسەتی درەنگ جوڵانەوە مسامەحە سیاسەتێکی ناکارە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تێرۆر و ئەو جۆرەشتانێ ئەرکی کوردیشم من لەبیر و پرسیار بکەم لەم شەڕی تێرۆرەدا کە ئەخیرەن گۆیا جبەکەی بەڵێ دەکرێت شاری پێ بکەین بەڵام مەزۆرمەوە بوو ئەوەش دەتوانانی بڵێن وەک ڕەخنەی بەڵام بە بڕوای من هۆکاری ئەسلی سەرکەوتنەکانی داعش ئەوانە نییە داعش وەک هێزێکی تەرۆریست چێڵگەیەکی زۆر باشی وەجر کەوت بۆ ڕۆشت ئەو چێڵگەیەش ئەو ململانیە گەورە و ئەو تەشەنج و جیاوازی و خلافەیە کە لە توولی نزیک بە 10 ساڵ حکوومەتی مالکی لە عێراق لە بینی شیعە و سونی دروست بوو داعش لە ئەم ململانیە تەغزیە دەکات من مخالفی ئەوەم کە گۆیا جۆری دڕەندەیی و سەرکەوتنە نیزامەکانی و ئاخرین داعش بەوە منتەسەب دەکەن هێزێکی ئیدۆلۆژیکە بەڵە هێزێکی ئیدۆلۆژیکە و چنە هەڵکانیش تێدا بێ بەڕاستی انتحاری خۆیان دەتەقێنەوە معلومە لە سەنگەری شەڕی لە مردن ناتەسێت یا هێزێکی کە مەسەڵەن خەڵکانیش تێدایە کە شەڕکەری بە ئەزموونن لە چی چەند شەڕیان کردەوە نازانم مەسەن لە سووریا چەند ساڵە شەڕ دەکەن بێ تەردید ئەوانە هەموو تاسیری هەیە بەڵام هێزی ئەسلی داعش تا ئێستاکانە لەو حمایەتە پوشیدە و غەیرە پوشیدە لەو حمایەت و پشتیوانی ئاشکرا و غەیرە ئاشکرا کە لە نێو سونی
لە عێراق بوویەتی بۆش دەبینین داعش بەو شێوەیە کە لە عێراق توانی گەشە بکات و شکۆفا بێتوانە ئەوە 2 ساڵە خەریکە ساڵنی خەریکە لە سووریە نەیتوانی بەو تەرتیبە بۆچی ئێوە فقط تەماشاکە من گزارشەکەم خوێندێتەوە نمۆردی بەغدا بەغدا لە زمانی سەدام حوسێن شارێک یعنی پایتەختێکی گەورەی عومدەتەن سونی نشین بوو بەڵام محلاتێکی شیعەشی هەر لە زمان عەبدولکەریم قاسمەوە بەولا وردە وردە تێهات مەتایبەتی کە مازێک ئارامگا و مەرقەدی پیرۆزی شیعەکانیش تێدا بوو وردە وردە شیعەشی تێدا هاتوو بەڵام هەمیشە وڵاتێکی سونی ناسراوە کە تێدا مەسەلەن کەمایەتێکی بەرچاوی شیعەشی تێدا ئەلحانە کە بە وڵاتی شیعە دەناس بە پایتەختێکی شیعە دەناسرێ یعنی لە ماوەی 10 ساڵان زۆرینەی سونی ئەو شارە تەبدیل بەوە کەمینە ئەوە بە دڵخواز نەبوو خۆ جێگۆڕشێکی چەند میلیۆنی ناو جێگۆڕشێک گەورەی چەند میلیۆنی خۆ بەوە نەبووە کابرا پێخۆش بێ بەغدا چۆڵ کاتوانە دیار بۆ حکوومەتەکەی مالکی بەڕاستی حکوومەتی عێراق نەبوو حکوومەتی ئەو خەڵکە نەبوو حکوومەتێکی تائیفی گروهی شیعە بوو کە بە بڕوای من بە پشتیوانی ئەسلی ئێران و بە دەنەدان و هاندانی ئێران سیاسەتێکی بە شیعەکردنی بەغدا و سیاسەتی پراوێز خستنی سونەی لە سەر سەحنەی سیاسی عێراق لە سەر سەحنەی بەرگاردانی عێراق و لە هەموو ئەوانە پەیڕەو کردو و بەشێکی زۆری ئەوانەی ناڕازی کردو و داغ لە دڵی کردوون و منتەزری فرسەتێک بوون فرسەتی لێبێنن ئەو فرسەتەی داعش داوە بۆش من تەسەورم ئەوەیە نقطە قووەتی ئەوەیە اعتراضاتی سنەی عێراق و ئەوەی کە ئەو ناوچانشی ئەو تێیاندا گەشەی کردو هێزی گرتووە پەلی ئەستور کردووە بە مانای کوردیەکەی ناوچە سنی نشینەکانن کە لە بەڵێ لە بەڵام ئەوەش بڵێم من مەزورم لە قسانەوە نیە بەڕاستی هەرچی سونەی عێراقە هەمووی لەگەڵ داعش شتیوان نییە نەبووە زۆر زەحمەتی بەڵێ لەنێو عێراقدا لەنێو خەڵکی سونە مەسهەبدا خەڵکی لیبرال هەیە خەڵکی متعادلتر هەیە خەڵکی میانە ڕەوتر هەیە خەڵکێکن کە پێیان وایە لەگەڵ هەموو ئەو توندوتیژێش کە لە دژی سونەکان کراوە لەو ماوەدا و احتمالاً زۆر تەبعیز و هەڵاواردنێکیش کە لە دژیان کراوە هەر دەبێت لە ڕێگەی سیاسیەوە لە پرۆسی سیاسیەوە حەلی بکەنوانە بنەوە خەڵکی ئەوەش هەیە بەڵام بەتایبەتی لە نێو جەهێڵدا لە نێو جەماوەری پایە و قاعیدەی خەڵکی سونە داعش هۆگر و هەواداری زۆر بەڵێ لە من دەچمە سەر تەوەری دیکەی تەوەرەکەی دیکەی باسەکەمان واتە پاسێکە لە پەیوەندی لەگەڵ ئەرکەنەتەوەی نیشتمانیەکان هاوخەباتی و پشتیوانی و هاوپشتی پارچەکانی دیکە و ئەحزابی پارچەکانی دیکە بوو من جملە لەوانە کۆمەڵە بۆ بەرگریکردن و یان پشتیوانی دەستکەوتەکانی ئەم چەند ساڵێکیەوە لە 92 بەملاوە باستان کرد سەرەتاش دەست پێ کەم تەوەرە دووهەمە ئاوا دەست پێ دەکەم بەر لە ئەم هێرشانەی ئەم دوایانەی داعش و باسی زمار و شنگال کە بەم شێوە دڕندانی هێرشی کراسرەوە باسێکی کوردی زۆر سرنجڕاکێش لە ڕۆژەفدا بوو کە سنوورەکانی ناوخۆی کوردستانیشی تێپەڕاند بوو و ببووە باسێکی هەتا ڕادەیە کە لە ئاستە پرۆفشناڵ نێو دەوڵەتەکاندا باسییان دەکرد کە سەر بەخۆی بوو ئەم ڕووداوانەی ئەخیر چەندە تەسیری هەیە لەسەر زایعبوونی ئەو خەونەی کە هەتا ماوەیەک لە پێشێستا و هیوایەکی گەورە لە نێو دڵی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکاندا چەکەری کردبووەوە دەتوانێت کاریگەر بێت بەو شێوەیە کە بڵێت کوردستان لە یەختەداری کافی بەرخوردار نییە بۆ ئەوەی کە هەنگاو بەرەوەها پرۆسەیەک بنێت ئەگەر کورد نیشان بدات کە ناتەوانە لە بەسیجێکی نەتەوەیی بەربڵاو و لە بوونی ئیرادەیەکی کافی بۆ دفاع لە خۆی بەڵەوە زۆر زەرەری هەیە بۆ پرۆسەی سەر بەخۆی لەنجاخەوە هەر ڕۆژیانی ئەوە لە زارێ من ئەوەڵەن ئیمانم هەیە کەوا نابێ وە کورد خۆی کۆ دەکاتەوە بە سرعەت و خۆی تەجدیدی سازمان دەدا وە لە هەمان کاتدا پێم وایە کورد خەڵکی کوردستانی باشووریش بە تایبەتی
لە ڕێگای خەباتێکی دوور و درێژی چەکدارانە سیاسی ئەو دەستکەوتانی ئەمە دەستێناوە ئەو دەستکەوتێکی ئاوا مفت و مەرحەبا نەبوو بکوێتە بەردەستێنەوە حەسانیش لە دەستی بدەن بۆیە کورد بە هەموو شێوەیەک مقاومەت دەکا و دەستکەوتەکانی خۆی ئینتمای گەورەی هەیە بۆ مەسەلەی نەتەوەی و دەستکەوتە نەتەوەیەکانی خۆی دەپارێزیە و بە پێچەوانەی ئەو نیگەرانی کە لە پرسیارەکەی تۆدا بەدی دەکرێ بە بڕوای من کورد ئەگە لە بواری ئابووری ئیدارەی وڵاتەکەی خۆی و ئەو زۆرشتانی کە لە جوابی پرسیاری ئەوڵ شارم پێکرد ناوبانگێکی باشی دەرکردووە دەبێت لە باری بەسیجی نەتەوەی و مەقاومەت و ئیرادە بۆ شکاندنی هێرش بەران و سەرخاچی خۆشی ناوبانگێکی باش دەرکات ئەرزم کردی هەموو میلەتێک و بە تایبەتی میلەتانی چکۆلە کە کورد لانیکەم نەوەک کورد و هەر چوار پارچە بەڵام لە کوردستانی باشوور میلەتێکی چکۆلە بە حساب دێ قبلی میلەتانی گەورەی 100 میلیۆنی 200 میلیۆنی وانە هەموو ئەوانە حەقی خۆیانە وەلای متحیدی خارجی بکەون بتوانن لە حمایەتی هێزی گەورە و دیاریکەریش سوودمەند بن و ئەوانە هەموو جێگای خۆتی بەڵام لە ئەساسدا دەبێ بە خۆیان متەچی بن بە هێزی خۆیان متەچی بن و نیشانی بدەن و بزانن و ئێمەی کورد دەبێ بزانین هیچ کەس ئەو شەڕەمان بۆ ناکەوە خۆمان دەبێ شەڕ بکەین ممکنە خەڵکانی دیکە بێگەر بزانین ئێمە ئەو شەڕە باش دەکەین ئومیدواریش بن و لەسەرمان بکەنەوە و پشتیوانیشمان لێ بکەن بە تایبەتیکەوە ئەزمونەی کوردستان ئەزمونێکی جیهانیشە لە عینی حاڵدا لەو ناوچەیە هەموو کەس نیگەرانێتی و ئەوە نقطە قووەتێکە لە ئەساسدا من پێم وایە دەبێ ئێمە بە خۆمان متەچی بین و تەسەورمەوەی ئێمە دەبێت نیشانی بدەین کە ئیتر بۆ بەرگری لە خاچی کوردستانی باشوور ئیتر هیچ مەرجێک نییە ئەوە چوار پارچەوە باکوورەوە ڕۆژهەڵاتەوە ڕۆژاوایە ئەوە نییە ئەوە دەستکەوتی هەموو کووردە و پاراستنی ئەو دەستکەوتە لە خزمەتی پێشچوونی دوایی خەباتی هەرکەم لەو پارچانەی دیکەشە و پێچەوانەکەشیەوەیە لە دەستدانی و دەستکەوتە بە زەرەریەوەی کاری هەمومان سەخت دەکات هەر لە درێژی و فۆرمولەدا کە بەڕێستان باستان کرد زۆر باس لەوە کراوە کە لەم ماوەی ڕابردوودا بە تایبەت حیزب ڕۆژهەڵاتیەکان تێکۆشاون کە بەشێک لە هێزەکانی بەرەی جەنگ لەگەڵ داعش تەمین بکەن لەوانەشە لەم باسەدا ئەنواع و ئەقسام زانیاری و ئیتلاعاتی دژبە یەک و یان دەنەڕاست و ناڕاست و ئەوە بڵاو کرابێتەوە ئەوە خەڵکی چاوەڕوان بێت بۆ ئەوەی کە بزانێت تحلیلێکی ڕوون لەم بارەیەدا واقعاً چییە بە دوور لە پرۆپاگەندا و تەبلیغات چەندە پەیوەندی بە کۆمەڵەوە کراوە دیارە من لانی کەم دەتوانم لێرە باس لە کۆمەڵە بکەم چەندە پەیوەندی بە کۆمەڵەوە کراوە ئەگەر هەماهەنگێک هەبێت لەگەڵ کوێیە ئاستێکی بەکردداری دەرهێنانی باسەکە هەتا کوێیە و لە نهایەتدا زەرفێتی پشتیوانی کردنی حیزب ڕۆژهەڵاتیەکان وە لەوان دیسانەکانم تاکید دەکەمەوە کۆمەڵە چەندە یەگەر بیفەرمونون بۆ زانیاریی زیاتری بینێت هەر لەگەڵ دەستپێکی شەڕی داعش لە منتەخە و گرتنەوەی مووسڵ ئێمە فاسلێکی زۆر کەم ڕاگەیاندنێکی گشتیماندا هەوڵیشماندا لەو ڕاگەیاندنە لایەنی مزایدەی سیاسی شیاتیدا کەم بێ نیشان بدەن کە ئێمە چه ئەرکێکمان هەیە لە بەرامبەردا و وەک هەڵوێستێک پێشکەشی بکەین هەم بە جەماوەری خەڵکی کوردستانی باشوور و هەم یاداوەرەیەک بۆ جەماوەری کوردستانی ڕۆژهەڵات و هەم بۆ هەواداران و لاینگرانی کۆمەڵە کە ئێمە چۆن تەماشای قەزیەکە دەکەین کە ئەسلەکانی و پرەنسیپەکانیشی زۆر شتێش پیچیدە نییە ئەو ئەزمونێکە بۆ هەموو کورد هەرەوەی کە تا ئێستاش خەریکین باسی دەکەین نەوت و وێژە و هەمومان ئەرکمان هەیە وەزیفەمان هەیە لە پاراستنی ئێمە ئامادەین نەتەنها وەک حیزب و بەهێزی حیزبی خۆمان واردی ئەو بەجێهێنان و بەڕێوەبردنی و ئەرکەبین بەڵکە وەک حیزبێکی سیاسی ڕوومان کردە خەڵکەکەی خۆمان گەنجان و لاوانی کوردستانی ڕۆژهەڵات کە دەبێ ئامادە بن ئەگەر پێویست بێ بێنە نێو ئەو پرۆسەی بەرگری لە حاج کوردستان و بەتایبەتی خەڵکێک وایە هەر ئێستاکانە نیشتەجێن و لە کوردستان و کار دەکەن دەرز دەخوێنن یا بە هۆکاری دیکە لێرن هەر ئەو وەختەوەی مەوێت لایەماندا نەمری هەڵوێستمان ڕۆشن بوو بەڵام ئەو کاتەی نە ئێمەوە نە هیچ کەسی دیکە بالفعل کوردستانی لەژێر هەڕەشە و مەترسێکی ئەو تۆ نەدەدیت بنابراین کافی بوو تۆ هەڵوێست نیشان بدەی و قسەکە بکەی و
محتەلوی زانی ڕەوتی ڕووداوەکان بەرەو چۆ دەچێ و چاراستەیەک پێدا دەکات. بەڵام لە زەرفی یەک هەفتەی ڕابردوودا کە هێرشەکانی داعش بۆ سەر شنگال دەستی پێکرد و مەترسێکی بۆ سەر خاچی هەرێمی کوردستان، ئێمە پێمانەوە بوو ڕاگەاندنە کافی نییە، تەنانەت نامەیە کە پێشترش نووسی بۆمان و ئێلامان کردبوو بۆ مەکتەب سیاسی هەردووک حیزبەکەی کە صاحبی هێزی نظامی و پێشمەرگەن و بۆ خودی دەوڵەتی هەرێمیش ڕووکردە پەیوەندی شخصیمان لە ڕێگای بەرپرسی پەیوەندیەکانی خۆمان گرت لەگەڵیان و جوابی مثبەتمان وەرگرتەوە کە ئێمە ئامادە بین هێز پێکەوە بنین و چاوەڕوانی ئەوە بین کە هەر کات پێویست بوو هێزەکە ڕەوانەی شەڕ بکەن بەرەنەکانی شەڕ بکەن و بە عەمەل و بەکردەوە بەرگری بکەن. ئێستا ئێمە لەو حاڵتەداین و کاملەن ئامادەین مەسەلەکەش بۆ ئێمە جددیە. تەبعەنەوە هەست دەبزێنێ وانییە هەستی یەک پارچەجی یەکگرتووی دەبزێنێ، خەڵک پێیان خۆشە ئەوە باس بکەن، ئەوانە هەموو هەیە، بەڵام لە ئەساسدا ئەو مۆزە بە هیچ وەج نەبۆ مزایدەی سیاسەت نەبۆ تەبلیغات نەبۆ هیچ بۆ ئەوانە نییە، بەڵکە ڕاست بۆ سوودمەندی عەمەلی و دەرەنجامە کردەی و عەمەلیەکانێتی. من هەرە جوری کە پێشتریش باسم کرد، ئێستاکانش عەقیدەم وایە دیارە هێزی پێشمەرگە لە خاچی خۆی دفاع دەکا و نقطە قووەتێکی زۆر زۆر گەورەیە. داعش ئیشغالگەرە، هێرش بەرە، بە مەبەستی ئیشغاڵی سەرزەمینی خەڵکی دیکەوە جوون لە سەرزەمینی کورد و زۆر زۆر تەجروبەیەکی گەورەیە. لە هەمان کادا هێزی پێشمەرگە خاڵی لاوازیشی هەیە، خاڵێکی لە خاڵە لاوازەکانی ئەوەیە کە پرچەک نییە. ئەو ماوەیە جەنابی مالیکیە و جورەی باسمان کرد لە پەنا هەموو کارە خراپەکانیش لەوانەوە بوو بە پێچەوانەی دەستور و پێچەوانەی و تەوافقەی پێشتر کرابوو کە دەبایە لە پەنا پرچەکردنی سوپای عێراق هێزی پێشمەرگەشی پرچەک کردبایە و فلانوانە و کارانی نەکردو بۆی ڕەوان هەر بە سەرچاوەکانی ماڵی خۆیان متەشی بوون، دەبێ حولی زۆرتر بنون داویانەوە هەمومان دەیخێنینەوە بە خۆشیەوە لە ڕژنامەکاندا کە هیوایەوە هەیە کە چەک و تەقەمەنی زۆرتر بێت. ئەوە یەکێک لە خاڵی لاوازی دیکە ئەوەیە کە دەبێ بە بڕوای من دەبێ کولەن هەموو کۆمەڵگای کوردستان بەبێ دروستکردنی پانیک، بەبێ دروستکردنی دڵە ڕاوچێ، بەبێ دروستکردنی ئەوە ڕاست بە پێچەوانە بۆ بەرگری لەوانە هەموو کۆمەڵگای کوردستان وردە وردە هاوجەهەت بکەی بیبێ ئاراستەی مقاومەتێکی گشتی نەتەوەی بۆ مەرزەکەن. یەک شەڕ دەکات لە مەرز، یەک نان و ئازوقە کۆ دەکاتەوە، یەکێک دیا خۆبەخش دەبێتە پەرستار و بریندار مەعالجە دەکات لە بیمارستانەکان، مامۆستایە قسە بۆ منداڵان دەکا. یعنی ئەم کۆمەڵگایە دەبێت هەمووی بەسیج بێ بۆ بەرگریێکی ئاوە. من ئاوە تەمەشای دەکەم، ئەوە تاقیکردنەوەیکی گەورەیە و ئەوە بەخاڵێ و بە هەموو دنیا نیشان دەدا کە ئەو میلەتە لەسەر سفرەیەکی حازر و ئامادەدانە نیشتۆ، ئەوەی بەدەستی هێناوە بە خوێن و قوربانی دانیە و خەباتێکی دوور و درێژ بووە و حازر نییە یەک میلیمتری یەک زەڕەی هەروە بە حەسانی لەدەست بدە. هەرچەندە لەوانەیە دوایان پرسیارشم بێت، من ئینتیزارم نییە کە جوابێکی زۆر ڕۆشنی نظامی یان دەنا دەربارەی مۆقعیەت و یا هەر قرار و مەدارێکی بینی کۆمەڵە و حکوومەتی هەرێم یان لایەنە پەیوەندیدارەکان بەدەست بێنم بە بێگومان دەزانم قابلی دەرکەوە، بەڵام هەتا ئێستا عەمەلەن لە چ مەراحلێکدا بوون بۆ ئەو پشتیوانی کاریە و چەندە دەنگۆی ڕەسانەکان ڕاگەاندنەکان ڕاستە و لە نهایەتدا ئێوە کەنجە هێزتان دەنێرن بەڕێی بکەن دەتوانن لەو بارەیە تۆ بەڵێ دەکرێت ناوانە شتایەکین بڕێک لایەنی هەمیشە وەختی بەحسی کاری نظامی دەکرێت لایەنێکی زانیاری ئۆجرشتانی تدایەک پێ دەبێ وریابێ و باسەش بۆ اتفاقن لە کوردستان و مێدیاکانی کە زیادی خەڵک زانیاری باز دەکات و لە مێدیاکان و تەلەڤیزیۆنەوانە هەرەوە هەیە. بەڵام زۆر شتێکی کەش دەکرێت باس بکەیت. ئەوەڵەن دەبێ بزانین سەرکردایەتێکی سیاسی هەیە لە کوردستانی باشوور
بنابەرین بڕیاری نهایی دەبێ ئەوان بیدەن ئستراتیژی نظامیکە ئەوان دایدەڕێژن ئێمە هێزی یاری دەدەرین هێزێکین کە تەماشا دەکەین زانین لە چۆ پێویستین دەچینە ئەوێ چارکێکی تایبەت لەبەرەی شەڕ بەدەستەوە بگرین بەدەستەوە دەگرین و ئەنجامی دەدەین قسەکەی من لێرەدا وایە ئەوە نییە کە بۆ کەسێک تاین بکەم ئێمە دەبێت چۆن بکەین و چۆنەکە ئێمە وە تەردید مەکەن گومان مەکەن لە بەکارهێنانی وزە و ئێنەرژی هەموو کورد و لەوانە کوردستانی ڕۆژهەڵات بزانن کە بەڕاستی ئەوە ئەو داواکارێ دەنگۆیکی گەورەی دەبێت مەسەلە فقط حیزبەکان نین حیزبەکان ماوەش توولانی میوان بوون لە کوردستانی باشوور و بارکی خۆیان دەزانن حتا گەر بەخاتی هیچ شتێکی نەبێ بەخاتری ئەو لایەنە ئەخلاقیە گەورە بێکە ئێمە وەک وڵاتی دووەممانەوە وڵاتی حتا ئەوڵیشمان بۆ زۆر کەس بەشیارە زۆری زیندگیەکەی لێرە بۆ لە کوردستانیەوە تەناوەکەم بەستەجێکی کوردیش نەتەوەیش حازرن نابێ گومان بکەن مەساڵە هیچ کۆڵە باقی دەبێت نابێ ڕێگر بێ لەوەی کە ئیسفادە بکرێت لەو وزەیەوە لەو ئێنێرژیەوە لەو توانە کە هەیە کاگا بکرد من ئەگەر چی کوتم ئەو دوایین پرسیارمە بەڵام پرسیارێکی دیکە بۆ هاتوتە پێشەوە حساسیتێکی تایبەت لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە حیزب ڕۆژهەڵاتیەکان و کۆمەڵە و لەوانە دەتوانین بڵێم حیزبی دموکراتیش بوونی هەیە ئەو حساسیەتە لە پاڵ ئەو نفوزەدا کە دەتوانێت کۆماری ئیسلامی لە هەندێک لایەنە و لە عێراقدا هەیبێت ناتوانێت ڕێگر بێت لەوەی کە بەربگرێت بە هاوکاری و لێکەڵ پێکرانی هێزەکانی ڕۆژهەڵات لەگەڵ باشوورەوە من هیچ هۆکارێک نابینم بۆەوە هیچ هۆکارێک هەرەوەندەیان تەوزیحی دیکەشی هەیە وەیە من پێم وایە وەڵام کۆماری ئیسلامی نابێ ئەوەندە دەستی بڕا و ئەوەندە دەنجی بڕا کە بتوانێن دیاریکەر بێ لەو جۆرە معاملتانە دووەمەن ئێمە بەرگری دەکەین لە خەڵکی کوردستانی باشوورەوە ڕژێکی ڕاستەخۆ بۆ سەر هیچ وڵاتێکی دیکەنی بۆیەش نەخێر سوالەکەتان بەجێمە دەمێک ساڵە کۆماری ئیسلامی هەوڵی ئەوە دەدات کە ئەحزابی ڕۆژهەڵاتی بە جۆرێک وە بنوێنێت بە تەبلیغات بە ڕاگەیاندن بە پرۆپاگەندە بەڕسانە کە جۆرێک لە توانایەکانیان لە پێشچاوی خەڵک کەم بکاتەوە ئەو ئێستاش بینینی ئەوەی کە هێزانی ڕۆژهەڵات یارای شەڕێکی لەو چەشنیان هەیە دەتوانێت لە باری تەبلیغیەوە و ڕۆحیەوە لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ جمهوری ئیسلامی ئەمنیەتی بە حەساب بێتەوە بەڵام جمهوری ئیسلامیان بە هێزێک و نیرویەک نایبینم کە بتوانێت هەمووانە دیاری بکات و حەول بێتوانم چون لە دڵی خۆیدا پێی خۆش نەبێت و چنە بەرهەباینوانی وەک وڵاتێکی جیرانی کوردستانی باشوور و ئەو هەرێمە کە چەند سەد کیلومتر سنووری هاوبەشی هەیە تا ڕادەیەکی زۆریش تەبیعەیە و مناسباتیشی هەیە بتوانێت قسەیەک بکە بەڵام پێم وایە مەسەلەکە ئەوەندە بەو مەربوط نییە و ئەوەندەش ڕاستەخۆ ناچێتە نێوخانەی هەڕەشە و مەترسێک بووە ئەو کە ئەوە ببێتم لە حەزەیەکی زۆر ئەساسی تەسەوری منەوە نێەوە بێتم لە حەزەیەکی زۆر ئەساسی ببورن کە وەڵامەکەی دواترتانم پێ بڕین بۆ قسەیە مشکلە نییە زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان کاوە بکرد بەرنامێت بینیرانی عزیز ڕۆژهەڵاتی بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم دیدارە لەگەڵ بەڕێز کاک بەکری مودەڕسی کاک بەکری مودەڕسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەت کێشانی کوردستانی ئێران هەروەها وەکو هاوڕێیانی ڕۆژهەڵات تیوی ئامادەکاریان بۆ کردووە راپۆرتێک دەربارەی ئامادەکاری یەکەمین گوردان لە دوو گوردانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دوای ئەم دیداری تایبەتە ئامادە دەکرێت ئەم بەرنامانە بە شێوەی ڕێکۆردە هەتا دیدارێکی تایبەتی دیکە و تەوەر و باسێکی دیکە ماڵاوە.